بەڕێز باڵێز حەز دەکەم بە پرسیارێک لەسەر دەستەواژەیە عێراقی نوێ دەست پێ بکەم. ئەم دەستەواژەیە چی بۆ عێراقیەکان هێنا؟ Well, it gave the Iraqis the opportunity to set up a political system. ئەو دەرفەتەی بە عێراقیەکان داوە کە سیستمی سیاسی خۆیان دیاری بکەن لەسەر بنچینی هەڵبژاردننی خۆیان دەرفەتی داونەتێ ئایندەی خۆیان دابڕێژن دیارەک بوو لەلایەن لەشکر و حکوومەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکاوە بۆ ڕزگاربوون لە دیکتاتۆر سەدام حوسێن یارمەتی دەربوو بۆ عێراقیەکان گەلی عێراق تا خۆیان بڕیار بدەن نەک تەنها یەک کەس یان تەنها یەک لایەن بڕیار دەربێت بەڵکو هەموو پێکهاتەکانی وڵاتەکە بەشدار بن لەو بڕیارانەدا ئەمە پێناسە و ماناکانی عێراقی نوێ بوو بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا. Come together and decide for their future together. The Iraqis, they elected their government as you mentioned. عێراقیەکان حکوومەتی خۆیان هەڵدەبژێرن وەک ئاماژە پێکرد بەڵام بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەکان و دووچاری مەینەتی هاتوونەتەوە ئایا خزمەتگوزاریەکان کراونەتە قوربانی بۆ دیموکراسی؟ The Iraqis unfortunately the leadership of the various groups did not. عێراقیەکان بەداخەوە ڕێبەرانی لایەنە جیاوازەکانی عێراق بەم ڕەوشە نوێیێڕانە هاتبوون ئەمە بێ لەوەی ئێمەش لە سەرەتادا هەڵەمان هەبوو وەک ئەوەی بارەکەمان گۆڕی بۆ داگیرکردن لە بری ئەوەی بە خێرایی دەسەڵات بخینەوە دەست عێراقیەکان وەک هەڵوەشاندنەوەی لەشکر نەبوونی هێزی پێویست بۆ پاراستنی ئاسایش یان تەنانەت لە ڕێگ و ڕیشەوە هەڵکێشانی بەعسکە بە ڕێگەیەکی سیاسیانەکرا وەک لەوەی لە ڕێی دادگاییەوە بکرایە بۆیە ئێمەش هەڵەی خۆمانمان کردووە بەڵام لەو بڕواایشدام ڕێبەرانی عێراقیش هەندێک هەڵەی گەورەیان کردووە لە بریە گرتوو بن لەگەڵ ڕەوشەنوێیەکەدا ڕابێن بڕیارەکانیان لە بەرژەوەندی هەموو عێراقیەکان بێت و کەلێنەکانی قەیرانی ئاینجایی پڕ بکەنەوە و دراوسەکانی وڵاتەکە عێراقیان وەک مەیدانێکی شەڕ بەکارهێنا با ئەوەش بڵین زۆربەی عێراقیەکان گەیشتنە ڕێکەوتن لەسەر فیدرالیزم و هاوبەشی لە سامانەکانی عێراقدا کە وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام ئەمانە جێبەجێ نەکراون و بەگشتیش شکستیان هێنا لەوەی ئەم خزمەت گوزاریانی عێراقیەکان شایستەین دابین بکەن هەر بۆیە دەبینین ڕێبەرانی وڵاتەکە شکستیان هێناوە لە وەرگرتنی ئەو دەرفەتەی دراویانەتێ. Seizing the opportunity given to them. Every diplomat, every politician in Iraq or outside of Iraq, they are mentioning. هەموو دیپلۆماتەکان یان سیاسەکانی عێراقیش ئاماژە بە دەستێوەردانە دەرەکیەکان دەکەن باشە ڕێبەرانی عێراق خۆیان بۆچی بەم دەستێوەردانانە قایلن؟ That's an unfortunate fact of history that ئەمە فاکتەرێکی بەدبەختیانەی مێژوویە هەندێک لەم ڕێبەرانی ئەمڕۆی عێراق لە وڵاتانی تر ماوەیەکی ژیانیان بەسەر بردووە هەر لەو ماوەیەشدا کەوتونەتە ژێر کاریگەریەکانی ئەو وڵاتانی تێیدا ژیاون بە تایبەتیش ئەگەر لە ناوچەیەکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێت لە وڵاتێکی وەک ئێراندا ئەگەر بتەوێت هەر شتێک بکەیت ئەوە دەبێت هەماهەنگیت هەبێت لەگەڵ دامەزراوە ئاسایشەکاندا تا مناڵەکەت بنێریتە بەر خوێندن تا مۆڵەتی کار وەربگریت تا پاسپۆرتت هەبێت تا ڕێکخراوێکدا بمەزێنیت و هەتا دوایی ئێستا شەندێکیان هەرچەندە ڕەوشەکەش گۆڕاوە و عێراق سەربەخۆ بووە و بەشێکیشن لە دەستەبژێری فەرمانڕەوایانی وڵاتەکە بەڵام بەداخەوە هێشتاش لەژێر ئەو کاریگەریانی ئەو دامەزراوە ئاسایشیانەدان و لەگەڵ ئەمەشدا بەداخەوە لاوازیەکەیە لە بەردەم وەرگرتنی پشتیوانی داراییدا و ئەمەش ئاستی کاریگەریەکانی زیاتر کردووە هەروەها ئاڵۆزیەکانی ڕەوشەکە خۆیشی هۆکارێکە شەڕ و ناکۆچەکانی نێوان لایەنەکان وهایان کردووە پەنا ببرێتە بەر لایەنە دەرەکیەکان بۆ بەدەستێنانی پشتیوانی لەشکری یان دارایی و شتێکی تریش کە بیڵێم ململانی هێزەکانی ناوچەکەش ڕۆڵی هەیە لە هەبوونی دەستێوەردانەکاندا لە عێراقدا. And some of the conflicts in Iraq have become proxy conflicts representing regional powers. You as an American diplomat and as a former ambassador to Iraq وەک دیپلۆماتێکی ئەمریکایی وەک باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق ئایا چاوەڕوانکراوە بۆ تۆ وەک چاودێر دەڵێن عێراقێکی بەشەڕوێران بوو نەک بڵێن عێراقێکی نوێ؟ Well, later on of course it became war-torn. بەڵێ دواتر بووە وڵاتێکی بەشەروێران بوو بەڵام هیوا و چاوەڕوانی و خواستەکان هەر هیچ نەبێت لەلایەن وڵاتەیە گرتوەکانی ئەمریکاوە هەبوون بۆ عێراقێکی نوێ بووە کە ببێتە نمونەیەک بۆ ناوچەکە لەو ڕوانگەوەی ڕێگەی تر هەن لە جیاتی دیکتاتۆری و سەپاندن لایەنێک یان بنەماڵەیەک یان خێڵێک باڵ بکێشێت بەسەر هەموو شتێکدا وەک زۆر شوێنی تر لە جیهاندا کە ماوەیەک لەژێر فەرمانڕەوایی دیکتاتۆریدا بوون خەڵکێم ناوچەیەش دەرفەتیان هەبوو تا
تا خۆیان فەرمانڕەوایی خۆیان بن و بڕیاردەری ڕێبازی خۆیان بن بۆ ئایندە. قۆناغی گواستنەوە لە زۆر شوێندا قورس بووە. ئێمە ئێستا باس لە عێراق دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دەشزانین سەختی خۆی هەیە. ئێستا کاتێک باس لە گواستنەوەی دیکتاتۆری دەکەین بۆ دیموکراسی لە عێراقێکی فرە نەژادی و فرە ئاینی و ئاینزاییدا، ینی باسکردن لە گواستنەوە لە قەیرانی نەژادی و ئاینزایی بۆ ڕێکەوتن لەسەر بڕیاری یەکتر قبولکردن و هاوڕایی و کارێکی ئاسان نییە، بە تایبەتیش لە ناوچەیەکدا زلهێزەکان لە پێشبڕکێدان. Regional powers are in competition with each other, where there is a lot of foreign interference, makes it particularly hard. ئایا لەو بڕواایەدای عێراق پارچە پارچە بێ؟ Well, that's one risk, one future for Iraq. ئەمەش یەکێکە لە مەترسیەکان، یەکێکیشە لە بژارەکان بۆ ئایندەی عێراقکە پارچە پارچە ببێت. شتێکی تریژ ئەو سەختی و مەینەتیانەیە کە عێراق ڕوبەڕووی بۆتەوە و دەشێت وەها بکەن عێراقیەکان بگەنە ڕێکەوتنێک کە زەمینەی جێبەجێکردنێکی باشتری هەبێت بە بەراورد لەگەڵ ئەوانی پێشوودا. ئێستا لە مەینەتیەکان زیاتر لە 10 ساڵی پێشوو تێگەیشتوین، هەروها ئەو مەینەتیانی سەدام حوسەینیشیان لە یادە و کەوەها دەکەن پێویستە بگەنە ڕێکەوتن و هەموو وڵاتیانی عێراق وەک یەک بن بەبێ سیرکردنی ئەوەی لە چ نەژاد یان ئاین یان ئاینزایەکە. وڵاتێک بێت لەسەر بنچینی هاوڵاتی بوون و سیستمێک بێتە ئاراوە لەسەر بنچینەی فیدرالیزم یان کۆنفیدرالیزم. بنیاتنانی پردی متمانە و بڕوا بەیەکردن ئەگەر ئەمانە بکەن ئەوە جیابوونەوە و دابەشبوونی عێراق دەشێت خۆی لێلا بدرێت، بەڵام ئەگەر نەکرێت ئەوە بێگومان بەلای هەندێکەوە بژارەکە جیابوونەوەیە. کورد بە ئاشکرایی خواستی خۆی خستوەتە ڕوو کە ڕێی خۆی دەگرێتە بەر. Expressed clearly an interest in going their own way. How the Iraqis they can reach an agreement. عراقیەکان چۆن دەتوانن بگەنە ڕێکەوتنێک لە دەمێکدا لایەنەکان یەکتر قبول ناکەن بڕوا و متمانە نیەن لە نێوانیاندا، ئەوە شیعە و سوننە، شیعە و کورد و سوننە. Yeah, that is the unfortunate circumstances. ئەمەش بەرەنجامێکی نەخوازراوە و نیشانەیەکیشە بۆ ململانیەکی قورس و ئاڵۆزی ناوچەیی لە نێوان شیعەکان و سوننەکاندا و هیچ هاوڕاییەکیش نییە لەسەر یەکتر قبولکردن. ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ ڕکەبەرایی ناوچەیی. ئێران شیعەکان بەکاردەهێنێت تا ببێتە هێزێکی ژیۆپۆلەتیکی. لەو لاشەوە عەربستانی سعودی و تورکیا پشتیوانی لە سوننە ئاینزاکان دەکەن و هەندێک جاریش تەنانەت پشتیوانی لە ڕێکخراوە توندرەوەکانی سوننەش دەکەن لە ململانێ لەگەڵ شیعەکان و لە هەوڵەکانیش بۆ ڕێگرتن لە ئێران. لەم چەند ساڵی ڕابردوودا ئێران سەرکەوتوو بووە لە بەرەو پێشبردننی ئەجندای خۆی لە ناوچەکەدا و ئێستاش سعودیەکان و ئەوانی تریش شەڕی خۆیان دەکەن بۆ ئەوەی سەقامگیریش هەبێت لەو ناوچەیەدا پێویست بەو ڕێکەوتنە دەکات کە پێشتر باسم کرد، ینی هاوشێوەی ئەو ڕێکەوتنەی لە نێوان کاتۆلیک و پرۆتستانتەکاندا مۆرکرا پاش نزیکەی 30 ساڵی شەڕی خوێناوی. ئەگەر هەنگاوێکی لەم شێوەیە نەنرێت لە نێوان ئێران و سعودیە و تورکیادا، ئەوە دەشێت قورس بێت بۆ لایەنە خۆجیەکان لە وڵاتێکی وەک عێراقدا بۆ نمونە بگەنە ڕێکەوتن، چونکە گەر سعودیە بەلایەکدا ڕای بکێشێت و تورکیا بەلایەکی تردا و ئێرانیش بە ئاراستەی سێهەمدا بڕوات سیناریویەکی ئەم جۆرە ناکۆکی و ئاژاوانە درێژەیان ببێت، ئەوە دەشێت هەندێک بڕیاری خۆیان بدەن وەک کورد کە دەڵێت دەیەوێت دەوڵەتی خۆی پێک بهێنێت بە ڕێکەوتنێکی ئاشتیانە لەگەڵ بەغدادا. Establish their own state, but to do it peacefully in agreement with Baghdad. The main powers in Middle East area or in the regions. زلێزەکانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا پشتیوانی لە شیعەیە لە سوننە دەکەن. دکتۆر خەلیلزاد چه پشتیوانی کوردەکە؟ Well, the Kurds have good relations with a number of countries. کورد پەیوەندی باشی هەیە لەگەڵ ژمارەیە وڵات و پشتیوانی دەکرێت بە تایبەتیش لە شەڕی دژی داعشدا. کاتێک داعش هەڕەشە و مەترسی بوو لەسەر هەولێر، وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە کورد کرد. پەیوەندیەکانی نێوان کورد لەگەڵ ئەمریکادا بە شێوەیەکی بەرچاو پەرەی سندووە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا. بە هەمان شێوەش کورد لە سووریادا پەرەیداوە بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا. کورد ئێستا پەیوەندیەکی باشی لەگەڵ تورکیادا هەیە، بە تایبەتیش حکومەتی هەرێمی کوردستان لە هەولێر، هەروەها لەگەڵ هەندێک لە هێزەکانی تری ناوچەکەش لەوانە ئێران و هەندێک لە وڵاتانی عەرەبی. بێگومان
ئەگەر بەراوردی کورد بکەیت لەگەڵ شیعە و سونەکاندا دەبینیت پەیوەندیەکی جۆراوجۆریان هەیە لە ناوچەکەدا لە دەمێکدا ئەوانی تر زیاتر پەیوەندی تایبەتیان هەیە لەگەڵ تورکیا یان ئێران یانیش وڵاتانی تری عەرەبیدا بەڵام کورد پەیوەندیەکانی فراوانترن لەگەڵ رووسیا هەیەتی لەگەڵ ئەمریکا لەگەڵ تورکیا و لەگەڵ وڵاتانی تریشدا. بەڵام بەڕای تۆ لەو پێناسەیەوەی بۆ پەیوەندیەکان هەیە دەکرێت وەک پشتیوانی بۆ خەونی سیاسی کورد لێک بدرێتەوە؟ No, not necessarily that the idea of an independent Kurdistan. مەرج نییە هەموو لایەک پشتیوانی بیرۆکەی سربەخۆی کوردستان بکەن. پێم وایە زۆرێک لە زلهێزەکان پشتیوانی لە عێراقێکی فیدرال یان عێراقێکی کۆنفیدرال دەکەن و کوردیش بەشێک بێت لە عێراقێکی یەکگرتوو. بەڵام ئەگەر ڕێکەوتنێک هەبێت لەسەر ئەوەی ئەم هاوبەشیە ناکرێت یان ڕێکەوتنێکی ئاشتیانە هەبێت لە نێوان بەغدا و هەولێردا سەبارەت بەوەی هەولێر یان کوردی عێراق هەوڵی سربەخۆیی دەدەن لەسەر بنچینەی ڕێکەوتنێک ئەوە زۆر وڵات قبولی دەکات بەڵام ئەگەر ڕێکەوتن نەبێت ئەوە پشتیوانیەکان بۆ ئەو داوایە کەم دەکاتەوە و ژمارەیەکی کەمتری وڵاتان پشتیوانی کوردستانێکی سربەخۆ دەکەن و هەروەها ترس و نیگەرانیش زیاتر دەبن لەسەر ئەگەرەکانی تند و تیژی لە نێوان کورد و بەغدادا. The ground between, or let me say the common ground between Baghdad and Erbil. ئەگەر باز لە زمینی هاوبەشی نێوان بەغدا و هەولێر بکەین دەبینین جیاوازیەکان زۆر زیاترن وەک لە هاوبەشیەکان بۆیە ئاسۆیەک لە نزیکمەودادا دیار نییە بۆ ڕێکەوتن چاودێریش بە دووری دەزانن. Well, I don't know whether they have started to talk with each other seriously about the future and بەڕاستی نازانم ئایا وتوێژی ڕشت دەست پێکردنەوە یان نا لە نێوانیاندا سەبارەت بە ئایندا بەڵام دەزانم کە هەندێک لە بەغدا بەکاربەدەستانی حکومەتی شەوە دەڵێن دەیانەوێت بزانن خواست و مەبەستی سەرکردایەتی کورد چین و دەشڵێن پێویستە وتوێژیان لەسەر بکرێت ئەوە ڕوون و ئاشکرایە زۆرێک لە ڕێبەران لە بەغدا نایەنوێت ببنەمایی جیابوونەوە بەڵام لەو بڕواایشدان ئەگەر جیابوونەوە ڕوویدا ئەوە دەخوازن بە ئاشتیانە بێت وەک لەوەی بەشەر بێت لە کوردستان ژمارەیەک لێدوان دران لەلایەن سەرۆکی هەرێمەوە سەبارەت بە شیانی کردنی ڕێفراندۆم تا بزانرێت کورد لە عێراق چی دەوێت هەرچەندە هێشتا بڕیار لە ڕۆژی ڕێفراندۆمەکە نەدراوە و هەروەها پرسیارەکانیش نازانرێت چین کە لە ڕێفراندۆمەکەدا لە خەڵق دەکرێن بەڵام سەرکردایەتی کورد ئەوەشی وتووە حەز دەکات و دەشخوازێت لەگەڵ بەغدا ببێت و هەرچیەکیش ڕوو بدات دەیەوێت پەیوەندیەکی باشی لەگەڵ بەغدا هەبێت لای من دۆسیەکە یان پرسیارەکە ئەوەیە وادەکە چەندە بۆ هەر بڕیارێک کە بدرێت بڕیارەکە خۆی چییە کێ بەشدار دەبێت یان کێ بەشدار دەکات ئایا ڕێفراندۆم پێویست دەبێت ئەگەر ڕێکەوتن لە نێوان بەغدا و هەولێردا کرا ئەمانە ئەو دۆسیانن کە هەردوو لا ڕوبەڕووی دەبنەوە. All of those issues are issues that the two sides face. Well, both capitals, Baghdad and Erbil, they live in political chaos. بەغدا و هەولێریش لە تەنگژەی سیاسیدا ناکۆچیەکان لە ناو کورد و شیعە و سونەشدا زۆرن لە ئاوا هەژینگەیەکدا ئایا دەرفەت بۆ ڕێکەوتن هەیە؟ Well, it really depends on the leadership. بەڕاستی دەکەوێتە سەر سەرکردایەتیەکان ڕاستە لایەن و دەستەی جیاواز هەن زۆریش دروستە وەک تۆ باست کرد ڕوانینی جیاوازیشان بەڵام سەرکردایەتی هەیە کە بەرپرسیارەتی لە ئەستۆیە بەڕاستی ئەوەی پەیوەندی بە هەولێرەوە هەیە بەرپرسیارەتی سەرەکی لای سەرۆکی هەرێمە هەروەها ڕێبەرانی تریش بەرپرسیارەتیان لە ئەستۆیە لە بەغداش بەرپرسیارەتەکە لە سەرشانی حەیدەر عەبادیە بۆیە پرسیار ئەوەیە ئایا نوێنەرانی ئەم دوو ڕێبەرە گەیشتونەتە ڕێکەوتن یان هێنانە ئارای دیالۆگێکی بابەتیانە لەسەر پەیوەندی ئایندەکان یان کەی کاتی ئەوەیە زانیاریەکانی باسکراون بخرێنە ڕوو بۆ لایەنی تر ئاشکرا بکرێن ڕاگەیاندنە گشتیەکان ڕون و ئاشکران بەڵام هێشتا نازانرێت لە بەغدا و لە هەولێریش چی دەکرێن یان ناکرێن. Public statements are clear, but the question is what's actually taking place. Such a decision or such an agreement, it needs a strong parliament from both sides. But بڕیاریان ڕێکەوتنێکی لەم شێوەیە پێویستی بە پەرلەمانێکی بەهێزەیە بەڵام هەردوو پەرلەمان لە بەغدا و لە هەرێمیش پەک خراون بەغدا دەتوانێت چی بکە بۆ کاراکردنەوەی پەرلەمانەکەی هەروە هەرێمیش دەتوانێت چی بکە. Well, of course, the activation of parliament in Kurdistan
بڕوام وایە کاراکردنەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان کەوتۆتە گەیشتن بە ڕێکەوتنی سەرکردایەتی سیاسی لەسەر دۆسیەی سەرۆکی پەرلەمان و ئەو دۆسیانەی تریش کە پەیوەندیدارن. پێم وایە کوردستان بەسەر وەختێکی قورسدا تێپەڕیوە لە ساڵێک لەمەوبەرەوە بەهۆی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتیەوە. ڕێکەوتنێکی زۆر هەبوو لە نێوان لایەنە نێونەتەوەیەکان و کورددا بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان کە پێویستە ئەو ماوەی سەرۆکایەتیە درێژ بکرێتەوە وەک بەرەنجامێک بۆ ئەو ڕەوشەی هەرێم پێیدا تێپەڕ دەبێت بەهۆی بەرەنگاربوونەوەی داعشەوە. نەتەوەی گرتوەکان هەندێک لە زلهێزەکان ئەمریکا، بەریتانیا، تەنانەت ئێرانیش پێیان وابوو ئەمە هەنگاوێکی دروستە کە بدرێت هاوشێوەی هەندێک لە کورد وتیوێش لەسەر ئەم دۆسیە بووە هۆکاری هەندێک جیاوازی و پەرتەوازایی لە ناوماڵی کووردا بۆ بزوتنەوەی گۆڕان خۆی لە بەرەنجامێکی سەختدا بینیەوە بەهۆی ئەو هەڵوێستانی هەیەن بوو بەهۆی ئەو ڕێکەوتنەی مۆریان کرد لەسەر ئەوەی چی جێبەجێ کرا و چی جێبەجێ نەکرا لە ڕێکەوتنەکە، بەڵام ئەوە تا هێشتاش سەرۆک لەوێ و لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەیەوە پەسەندە و هەروەهاش لەلایەن بەشێکی زۆری کوردەوە. ئێستا هەوڵ هەن و هەنگاویش هەن بە تایبەتیش لە نێوان یەکێتی نیشتیمانی و گۆڕاندا و لەوانەشە گۆڕان بەهۆی تێگەیشتنی نێوان پارتی و یەکێتیەوە گۆڕانیش هەنگاوی بەرەو پێش بنێت. پێم وایە زۆر گرنگە تێگەیشتن لە ڕژدی ئەم دۆسیانە هەبن و لەسەر ئەو دۆسیانەش کە لەسەر مێزن تا بەرەو پێشچوون لە ڕووی سیاسیەوە هەبێت هاوشەوەی ئەو بەرەو پێشچوونانەی لە بەرەکانی شەڕی دژی داعشدا هەن. ئاگاداریشم ئێستا بەغدا گیرۆدەی کێشەکانی ناوماڵی شیعەیە، قەیرانەکانی شەڕی داعش لە فەلوجە و شوێنەکانی تر، ئامادەکاریەکان بۆ شەڕی مووسڵ و ئایندەی مووسڵ، ینی کارنامەی قورس و ئاڵۆز هەن، بەڵام سەرکردایەتی ینی ڕێبەرایەتیکردن و سەنگی خستنە سەر دۆسیەی گرنگ و گەورەکان و گەیشتن بە ئەنجامێک لەگەڵ ڕێبەرانی تردا لەسەر ئەو دۆسیانەی پەیوەندیان بە ئایندەی وڵاتەکەەوە هەیە. Regarding Erbil and the political situation, many Kurdish leaders or many Kurdish politicians لە پەیوەندی بە هەولێر و قەیرانی سیاسیەوە زۆرێک لە سیاسیەکانی کورد دەڵێن چارەسەرکردنی ئەم ناکۆچیانە ئاسان نین و دەشڵێن پێیان وان نییە بە زوویی بێ. بەم ناکۆچیانەوە شیان بۆ دەوڵەتی کوردی هەیە؟ Well, there is no question that a lot of issues on the table. ئەمە هیچ گومانێکی تێدا نییە کە دۆسیەکان هەن و لە بەردەستان دۆسیی قورسن، قەیرانی ئابووری هەیە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە، ناکۆچەکانی نێوان بەغدا و هەولێر، کێشەی بودجەی هەرێمی کوردستان، مەینەتیەکانی خەڵک بەهۆی نەدانی موچەوە، ناکۆچەکانی پێشتر ئاماژەمان پێکردن لە نێوان لایەنە سیاسەکاندا کە گەیشتۆتە ئەو ڕادەیی دەگوترێت با یەکەم ناوماڵی خۆمان ڕێک بخەین. ئەوجا بینە سەر دۆسیەکانی تری وەک سربەخۆیی ئەمە زۆر دەگوترێت. هەندێکیش لەو بڕواایەدان وەک ئەمریکایەکان دەڵێن دەتوانیت بە پێ بڕۆیت و بنێشتیش بجویت، ینی دوو کار لە یەک کاتدا بکەیت، ینی دەکرێت کار لەسەر ناوماڵی خۆت بکەیت و لە هەمان دەمیشدا سەر و سەودا لەگەڵ دۆسیە استراتیژەکەی ئایندەی هەرێمیشدا بکەیت، چونکە دەشێت پەیوەندی هەبێت لە نێوان کێشە ناوخۆیەکان و دۆسیەکانی تریشدا. تۆ ناتوانیت کێشەی ئابووری چارەسەر بکەیت ئەگەر ناکۆچەکانت لەگەڵ بەغدا چارەسەر نەکرد بێت. چ جۆرە پەیوەندیەکمان دەبێت؟ ئایا ئەو سەرچاوانەی پێویستمانە بەدەستی دەهێنین؟ ئایا سەرچاوەکان کامانە دەبن؟ کام نەوتە دەکرێت بفرۆشرێت و چۆنیش دەفرۆشرێت؟ بۆیە ناتوانیت بکەویتە کارکردن لەسەر یەکێکیان بە بێکارکردن لەسەر ئەوانی تر. تێدەگەم کە ڕوانینی جیاوازن لە نێو کووردا لەسەر ئەم دۆسیانە. And I can understand that there are differences of view among the Kurds on this issue. when we're talking about the Iraqi Kurdistan region, کاتێک باز لە هەرێمی کوردستان دەکەین بە تایبەتیش قەیرانی ئابووری و دارایی زۆر کەس دلۆمەکە لە ئەستۆی دابەزینی نرخی نەوت دەنێ. دکتۆر خەلیلزاد ئەی گەندەڵی؟ Well, unfortunately, corruption is endemic in that region. It's not only in the Kurdish area that there is. بەداخەوە گەندەڵی لە هەموو ئەو ناوچەیەدا هەیە، نەک هەر لە هەرێمی کوردستان، لە عێراق لە تەواوی ناوچەکە هەیە و گەندەڵی بۆتە شێرپەنجەی جەستەی سیاسی لەو ناوچەی جیهاندا. بێگومان ئەمە لاوازیەکە لە ڕوانگەی سەروەری یاساوە کە ئەم سەروەری یاسا پێویستە بۆ بەرەو پێشچوون بە پێی هەندێک لەو راپۆرتانەی دەیان خوێنمەوە سەرکردایەتی کورد سەنگیان خستۆتە سەر دۆسەی گەندەڵی و هیوادارم بەسەر ئەم کێشەیە دازاڵ بن، چونکە ئێستا دۆسەی کورد لە ئەجندادایە بەهۆی ناسەقامگیری لە عێراقدا، بەهۆی شەڕی دژی داعشەوە، بەهۆی ڕکابەری لە ناوچەکەدا. لەبەر ئەوە بەرەو پێشچوون لە ریفۆرم و نەهێشتنی گەندەڵی کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر هەڵوێستی جیهان بەرامبەر بە کورد. ئێستا هەڵوێستی ئەرێنی هەیە بەهۆی ئەو
ئەو قوربانیە گەورانی هێزی پێشمەرگە داونی لە شەڕی دژی داعشدا. towards Kurds. So in a sense, the Kurds are on the agenda at this point. We hear always. بەڵێ ڕاستە زۆر جار گوێمان لە دەسەڵاتدارانی سیاسی کورد دەبێ سەنگی دەخەنە سەر دۆسەی گەندەڵی، بەڵام پرسیار ئەوەیە ئایا خواست هەیە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی؟ Well, I hope there is. It's necessary. It's important. هیوادارم هەبێت ئەمەش پێویست و گرنگە وەک دەزانیت سەرکەوتن فۆرمەلەیەکی نهێنی نییە لە پێناو ئەوی وڵاتێکی سەرکەوتوو بیت دەبێت حکمی یاسا هەبێت و هاوڵاتیان بە گوێری یاسا بە یەکسانی مامەڵە بکرێن. ئەمانە 100% پێکهاتەیەکی گرنگی سەرکەوتنە. ئەمە وەک دۆزینەوەی فۆرمەلەیەکی نهێنی نییە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەک ئەوەی نەچارەسەر و نەدەرمانی بۆ نەدۆزرابێتەوە. بەڵکو ئەوەی پێویستە ئەنجامی بدەیت ئەوەیە بڕوانیتە مێژوو هەروەها شێوازی بەڕێوەبردن لە وڵاتانی تەندروستدا بە بەراورد لەگەڵ وڵاتانی ناتەندروست. ئەو دەما جیاوازێکی گەورە بەدی دەکەیت وەک چاوپۆشین لە گەندەڵی و نەبوونی ریفۆرم نەبوونی بەرپرسیارەتی. هەر بۆیە هیوادارم لە پێناو هاوڵاتیانی کووردا سەرکردایەتی کورد لە ئاستی ئەو بەرپرسیارەتیەدا بێت. بەڕاستی بۆ یەکەم جارە ئەم هەنگاوانە لە هەولێرەوە دەبینم. The leadership does rise to the occasion and deal with it. And as I said before, I've heard some encouraging things from Erbil. Previously you mentioned that there is a support. جەنابی باڵێز پێشتر ئاماژەت بە پشتیوانی کرد بۆ کورد. ئەم پشتیوانیە لەسەر وەختی شەڕی دژی داعشدایە. ئەی بۆ قۆناغی پاش دەوڵەتی ئیسلامی بڕوا دوایە ئەم پشتیوانیە بەردەوام بێ؟ Well, I believe that the experience with Daesh. بڕوام وایە ئەزمموی شەڕی داعش نیشانیدا کە کورد ئەو گەلەیە دەتوانێت پشتی پێ ببەستیت مەگەر هەندێک شتی نەرێنی ڕوو بدات دەنا ئەم ڕوانینە ئەرێنیە هەر بەردەوام دەبێت بەڵام ناشکرێت بڵێیت مسۆگەرە چونکە پێویستە بەردەوام بەشداریت هەبێت کاری پێکەوەیی بکەیت ئەو هەنگاوە پێویستانە بنیت کە درێژە بە هەڵوێست و ڕوانینی ئەرێنیانەی جیهان دەدات بە تایبەتیش وەک باسم کرد کە دۆسیی ئایندەی کوردستان لە ئەجندەدایە بەهۆی ئەم هەستە پۆزتیڤی ئێستا هەیە. To put the issue of Kurdistan's future on the agenda because of there is this positive sentiment that exists right now. Do you believe there will be an agreement and especially on بە پرسیارێکیش لەسەر دوێسەی نەوت کەم کە بەیەکێ لە کێشە هەر ئاڵۆزەکانی نێوان بەغدا و هەولێر ناودێر کراوە پێ دوایە ڕێکەوتنێ بکرێ؟ Well, if there is a will, there is always a way. I mean, it's about money after all. So ئەگەر خواست هەبێت ئەوە هەمیشە ڕێگەیەک هەیە هەمووی لە باری پارەوەیە دەتوانرێت میکانیزمێکی گونجاو ببینرێتەوە دەستوری عێراق دەڵێت داهاتی نەوت بۆ هەموو عێراقیەکانە بە هەموو ناوچەکان و پارێزگەکانیشەوە ئەمە پرینسیپی دارشتنی دەستورە لەو بڕوایەدا نیم کوردیان عێراقیەکان گومانیان لەسەر ئەو پرینسیپە هەبێت بەڵکو کێشەکە لە بەڕێوەبردندایە لەوەدایە کێ ڕاستە بۆ مۆرکردنی کۆنتراکت کێ ڕاستە لە پەرەپێدانی کێڵگەنەوتیەکاندا کێ مافی فرۆشتنی نەوتی هەیە بەڵام لە کۆتاییدا دابەشکردنی داهاتەکەی و دەستوریش لەمەیاندا ڕوون و ئاشکرای و ئەو شتانەی باسم کردن پێویستە پێکەوە بکرێن بەڵام مەخابن لە وەتای دەستور پەسەند کراوە وەها نەبووە و تەنانەت لە 2 ساڵیشمدا وەک باڵوێزی ئەمریکا کە لەوێ بووم هەوڵی زۆرمدا تا ڕێکەوتنێک لە نێوان بەغدا و هەولێردا بێتە ئاراوە کە وردەکاری زیاتری تێدا بێت لەسەر یاسای نەوت و گاز بەڵام نەکرا چونکە یاسایەکی نەوتیش نییە بتوانێت وردەکاری ڕێخستنی بەڕێوەبردننی نەوت دیاری بکات بۆیە کێشەکان درێژەیان هەیە و هەر ئەمەش خۆی بووە مایی بڕینی بووجەی کورد لەلایەن بەغداوە و ئیتر بە دواشیدا کورد داوای جابوونەوەی خۆی دەکات. And become an independent country so we can have control over our own destiny, including our financial resources. if Baghdad and Erbil they are asking ئەگەر بەغدا و هەولێر داوا لە باڵیۆز زاڵمای خەلیلزاد بکەن تا چارەسەریەکیان بدەیتێ چیان پێ دەڵێیت؟ Well, I mean, I would not allow myself on an important issue. من ڕێگە بە خۆم نادەم لەسەر دۆسیەکی وەها گرنگ لەسەر تەلەڤیزیۆن بڵێم ئەمە وەڵامەکەیە بەڵام وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئەوانی تریش کە بە تەنگ خەڵکی ناوچەکەون بە خۆشمەوە کە بە تەنگ خەڵکی ناوچەکەوم پەیوەندیەکی گەورەم هەیە لەگەڵ ڕێبەرانی بەغدا و هەولێریشدا ئەوە ئەگەر شتێک بتوانین بیکەین وەک ڕەخساندنی زەمینەیەک ئەوا دەیکەین بەڵام دەشبێت دان بەوەدا بنین کە کورد بۆ ماوەیەکی درێژخایان دووچاری مەینەتی بۆتەوە
نەتەوەیەکی گەورەی بێدەوڵەتە تێگەیشتێکی زۆری شەیە بۆ ئەو خواستیان بۆ سربەخۆیی ئەو پەیمانانی دراویانە تێ جێبەجێ نەکراون پێویستە دان بۆ و مافەدا بنرێت کە لە دەستوردا نووسراوە بۆ دیاریکردنی چارەنووس بۆ خۆشم لەو بڕواایەدام ئالترناتیڤی ئایندە هەن کە ڕوبەڕووی عێراق دەبنەوە ئەگەر هاتوو بزانن چۆن کێشەکان هەڵبسەنگێنین و بگەنە ڕێکەوتن کە بۆ هەردوو لا بگونجێت جا ئەو چارەسەریە بە فیدرالی یان بە کۆنفیدرالی یانیش بە سربەخۆیی بێت. That it best if it comes out as a result of an agreement between the parties. لەگەڵ گۆڕانی بەڕێوەبەرایەتی لە پاش هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا ئایا گۆڕانێک بەدیەکەی لە سیاسەتی ئەمریکادا بەرامبەر دەستەواژەی عێراقێکی یەکگرتوو؟ Well, there has been a slight change here in the last several months, I would say, since the war against Daesh. دەکرێت بڵێم لەم چەند مانگەی ڕابردوودا بە تایبەتیش لە وەتای شەڕی دژی داعشەوە هەندێک گۆڕانکاری هەن وەک پێشتر وتم سۆزی زیاتر هەیە بۆ کورد هەروەها خواستیش تا شتەکان ڕاستەوخۆ لەگەڵ کووردا بکرێت بە بێگەڕانەوە بۆ بەغدا ئێستا پشتیوانی زیاتر بۆ کورد هەیە و لە ڕووی سیاسیشەوە بۆ سربەخۆیی کورد پێشم وایە هێندەی پەیوەندی بە سیاسەتی حکومەتیشەوە هەیە تێگەیشتنێک هەیە سەبارەت بەوەی کورد چی دەوێت و هێندەی میش بزانم هەڵوێستی ئەمریکا بۆ هەر ئاکامێک گەیشتنە بەڕێکەوتن لە نێوان لایەنەکاندا چونکە ناوچەکە بەشی خۆی ناسەقامگیرە و پێویستت بە بەرەیەکی تری قەیران نییە لەبەر ئەمەش تێگەیشتنێکی بەرین و فراوانتری نێوان بەغدا و هەولێر باشترین بەرەنجامە بۆ کورد و بۆ ناوچەکەش. And a broader understanding would be the best outcome for the Kurds and for the region. Mr. Ambassador, thank you very much. Well, thank you. Thank you very much. Thank you, sir. Thank you. Can I get 2 shots? Okay. So I'm going to need you.